لخدمة دمركم أما موضوعي ولي أمر كان بدسوشي يعني زور كس هي لجواز ما بس جنابني زور كس يستينا هالشتينا والله بدي شورين بو موضوعي كده كلمة ولي الأمر يعني كار بدست أمر يعني كاروبار ولي يعني صاحب خاون يعني أو كسي كاروباري ولاد دقريت دستوا أو كسي كاروباري ولاد دقريت دستوا أجر كار بدستي بيشتر داينابت وكو شون لنا خلفاء أمرويدا يا بشورا هالجيد رابط أمدو رجا ياخذ بغلبة يعني دستي بسر داقلت استابوتوا مهم أويك لأرادا استابون من الضلين لفلان ولاد باولين تركيا لتركيا تشي كاري بدستا وردوها كاري بدستا باش كيف كاري بدستا مسلمانة يعني كافرة من بس برسيال لو بلانا ذكر ككومون يعني يقولون مسلمان يعني كافرة مسلمان أو أرزاق وجواب دو بلا مسلمان بلا مش مسلمان باش كاريشي مسلمان كار بدستا كاروباري تركيا بدستا لشا كذا دبي بقسيفين يعني خلشي تركيا طلب لشا كذا لعدل ذات الوري دبي بقسيفين يعني دبي بقسيفين دبي بقسيفين كاتن يا يمني ولي أمر بعربي بكل يكيد وكار بدس من حقنية في عمر إخوة عليه الصلاة والسلام دفرمي فاسمعوا وأطيعوا جوابيت وجرايا طبعا في المعروف ده وإن تأمر عليكم عبد حبشي أجل عبد يش تأمر لتوزني تفعليه يعني أجل بغلبش بزوريش بهذا سل أو شوينا استكار بدسته دڵێن لە چاکەدا لەشتیدا پەروەریدا بە قسەی بکەن خەڵکی تورکیا لە شتێکە زۆڵم بۆ بە قسەی ناکەین متفقین لەسەرەوە یا بە خەڵکی تورکیا بڵێن بە موسڵمانەکانی تورکیا بڵێن کابیگەن هەرچەندە پیاوەکە موسڵمان بێت لە شتە چاکەکانیش و لە شتە حەقەکانیش بە قسەی مەکەن دەکرێت بڵێن ناکرێت دەست ئەحمەد لەبێ ئێستا بە ئەم مەوزوعە بگوازینەوە بۆ کوردستان بۆچی لە ئەردۆغانەوە دەستم پێکرد کە ئەردۆغان پیاوەکە وەکو منهج ئیخوان بە ئیخوایان دەزانن یەکگرتو ئیخوان بە ئیخوای دەزانن کۆمە بە ئیخۆی دەزانێت دەڵێ هاوتوکرمانە زەحمەتە بێ بابێنە وڵاتێکی وەکو بۆ نمونە قەتەر ئەو پیاوە موسڵمانە سەرکردەکەی بەڵێ لە چاکەکاندا خەڵکی قەتەر بە قسەی بکەن با بە قسەی بکەن بۆچی چونکە لە چاکەدا هیچ مشکلەمان نییە ئەی ئەگە بڕۆینە کوێت ئەگە بڕۆینە ئیمارات ئەگە بینە کوردستان بڵێن سەرکردەی کوردستان کاچی کۆمەڵ کاچی یەکگرتو کاچی بزوتنەوە کاچی سەلەفی سۆفی هەرچی هەی کاکە ئەم سەرکردە موسڵمانە یان کافرە تا ئێستا کۆمەڵ و یەکگرتو و بزوتنەوە بەیاننامەیان دەرنەکردووە یا بە سڕیش بە ئەندامانی خۆیان نەوتووە کاکە سەرکردەی ئەم وڵاتە کافرە نەیانوتووە باس لە تەکفیریەکان ناکەین ئەمە جیاواز تەکفیریەکان باوکو لای خۆیان پێ کافرە چ جای سەرکردەی وڵات ئەوەتە لەو ڕۆژانەدا ئەندامێکی مەکتەب سیاسی کۆمەڵ شتێکی نووسیوە دەڵێت ئێمە کاتی خۆشی کە چەکمان پێبوو مەکتەب عەسکەریمان هەبوو و کە لەگەڵ یەکێتی شەڕمان کرد دەڵێ ئێمە لەسەر کوفر و ئیمان نەبوو لەسەر چی بوو دەڵێ لەسەر زوڵم و ستەم بوو لەسەر زوڵم و ستەم بوو کەواتە ئەو کاتیش پێیان کافر نەبوون چ جای ئێستا کە لەگەڵیان لە پەرلەماندا پێیان کافر نین مادام سەرۆکیانیان کافر نییە ئێمەش دەڵێن کاکە چۆن گوێڕایەڵی ئەردۆغان دەکەن لە تورکیا لە چاکەدا و گوێڕایەڵی حەمەدی ئەوەی خەتەریش کە ئەویش لەسەر ئیخوان حسابە گوێڕایەڵی ئەویش دەکەن لە چاکەدا کاکە گوێڕایەڵی ئەوەی کوردستانیش کەن لە چاکەدا بەس مامۆستا لەگەڵ وەلی ئەمرە و ئەوە وەلی شەیطانە وەلی تاغوت و کاکە بۆ نەکیل بمکیالەی کە لەوێ دروست بێت لە چاکەدا لێرەش دروستە لا أردنيش دروستان لا هذا واتيك دروستان أنجا توبيني بلاي الشرعية والشريعة وشي من أقمنية حتى ناوي لذني كاشفون ناوي لذني كار بدستا ياخذ لمولاتة دا هيج كاروبارك بدست أوانية كاروبار بدست ما موسى صلاح الدين بهادينا بدست ما موسى علي بابيرا بدست ما موسى سالمة بدست ما موسى فايقة بدست كار أويا وايا بدست أوانا كذا لين ولي أمر بداخل برا إسلامي كان دين شتكان هل جيرناو بوي ناشير المانكن سيدي كذا ولي أمر كاك ولي أمر بوك كردي كار بدست
دەزانی وەکو چی وایە وەکو وایە جاری تر نمونە مێناوەتەوە ئەگەر بڵێم نابینایە بڵێم کوێر وەرە سەیری کاڵێ کوێر ئەی چییە نابینایە ێ فەرقی چییە فەرقی چییە کاتە هەردووکی یەک شتە برا تۆ دەڵێی کار بەدەستە عەرەب یەکەی کە بیکەی تعریفی دەبێتە وەلی ئەمر نامن ناڵم وەلی ئەمرە ێ باشە کاکە ناوی منێ بەڵام هەر بە قسەی و هەڵدەستی بە قسەی و دادەنیشی وەکە حیزبیشت هەیە بە بڕیاری سەرۆکی حکوومەت تۆ ڕێگەت پێدراوە حیزبت هەبێت ئێستا بێت و سەرۆکی ئەم حکوومەتە بڕیارێک دەرکا بڵێ دەبێ ئەم حیزبە هەڵوەشێتەوە چۆن لە مەسڵ بڕیار درا کە حیزبی ئیخوان دەبێ هەڵوەشێت نابێ ببێ ئەلێ لە حیزبەکەت پێ هەڵدەوەشێنێ جا هەر لە کار بەدەست نییە ئێستا تۆ بە بڕیاری ئەو ڕازی کە تۆ حیزبایەتەکەی خۆت دەکەیت بۆی ئەم بابەتە برام لە حەقیقەتدا ئەمەش جۆرێکە لە چاواشەکاریکردن کە هەندێک کەس دەیکە لەژینە بەخوا هیچ فەرقمان نییە چۆن تۆ بەکاربەدەستی دەزانیش بەکاربەدەستدانن ئەگەر من بڵێم کاکە لە ناحەقدا بە قسەیان بکەن لە گەندەڵی بە قسەیان بکەن لە زوڵم و ستەم بە قسەیان بکەن لە بێشەرعی بە قسەیان بکەن خوا لەو مزگەوتە بم بیری نەچمە دەرەوە قەت شیوان نەوت دەڵێم لە حەقدا دەڵێم کە بڕیارێک دەرچ و حەق بوو کاکە با بە قسەیان بکەین بڕیارێک عەدل و دادپەروەری بوو بە قسەیان بکەین بڕیارێک بێشەرعی بوو زوڵم و گەندەڵی بوو کەس با بە قسەیان نەکات خەڵ بەڵێ جان